بالحرب. منو يحارب؟ منو مقاومة؟ ماكو مقاومة في العراق. اللي يقاومون الحكومة چێن ئەوانەی بەرەنگار دەبنەوە بەرەنگاربوونەوە لە عێراق نییە. ئەوانەی بەرەنگار دەبنەوە ئەوە بەرەنگاری حکوومەتی عێراق دەبنەوە و ئەوانە تیرۆریستن. هذول إرهابيين. ئەمانە مقاومە نین. ئایا بەرەنگاربوونەوە لە دژی چێ؟ عێراق دەوڵەتێکی دیموکراسیە، دەتوانن بچنە پەرلەمان و قسە بکەن. ئەوان دەنجیان بە بڕیارێکدا بەڵام جێبەجێ نەکرا. الحوار الاستراتيجي ما بدأ. ئەی گفتوگۆی استراتیجی دەستی پێ نەکرد. ئەوان هێزەکانی ئەمریکایان کەم کردەوە. ئەوان بە مقاومەی خۆیان هێزەکانی ئەمریکایان دەرکرد. ژمارەی هێزەکانی ئەمریکا لە عێراق چەند بوو؟ العسكرية الأمريكية في العراق. مەبەستت ئەو هێزانەی لە دوای داعشەوە هاتوون؟ پێش دەستپێکردنی گفتوگۆی استراتیجی ژمارەی هێزەکانی ئەمریکا 5200 بوو. ئێستا ژمارەیان لە 2500 کەمترە. ئایا ئەوان لە ئەنجامی موشەکەکان چوونە دەرەوە؟ جزء من ضغط الصواريخ. لا. فشاری موشەکەکان إرهابيين. أنا أكون واضح. اللي يطلقون الصواريخ هم إرهابيين. نەخێر موشک هاوێژەکان تیرۆریستن. دەمەوێت لێرە ڕوون بم. موشک هاوێژان تیرۆریستن و ئەوان دژی گەل و حکوومەتی عێراقن. ئەوانە مقاومە نین. بەرەنگاربوونەوە لە عێراق نییە. دەتوانن ئاشتیانە بەرەنگار ببنەوە و قسە بکەن، چونکە ڕێگە و ئامرازی ئاشتیانە هەن. ولا واحد يمنع الآخر يكتب يتحدث